دیارە ئەمڕۆ یادی ڕاپەڕینی قەزای دوکان و ناحیەکان و گوندەکانی دەوروبەرێتی پیرۆزبایی لە تەواوی هاو نیشتیمانیانەکەم پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین بەقەدەر ڕاپەڕین گرنگە و لە دوای ڕاپەڕین حکوومەتی هەرێم بە قۆناغی جیاواز دەستی بە هەڵمەتی ئاوەدانی کرد، دەستی بە ئاوەدانکردنەوەی شوێنانە کرد کە وێران کرابوو. بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو تووشی قەیرانی دارایی بووین و ئەم قەیرانە داراییە تەواوی سێکتەرەکانی گرتەوە، تەواوی فەرمانبەرانی گرتەوە، پرۆژەکانی وەستان. بەڵام بە هەوڵ و هیممەت و بە پلانی حکوومەتی هەرێم کە بەشێکی پلانەکان جێبەجێ کراوە بۆی بتوانین ڕوبەڕووی و قەیرانە داراییە بینەوە. ناڵێن توانیمانە قەیرانەکە تێپەڕێنین چون قەیرانەکە بەردەوامە، بەڵام گرنگە بتوانین هاوتەریب لەگەڵ ئەو قەیرانە ئێمە دەسەوسان نەبین و لە ساڵی ڕابردوو ساڵی 2017 توانیمان هەندێک پرۆژە بە هیمەتی ئەنجومەنی وەزیران و جەنابی کاقوبات کە ڕەزامەندیدا لێرەوە گەڕبخێنەوە پرۆژەکان تەواو بوو خرە خزمەتی هاوڵاتیان. ئەمڕۆ هەستین بە کردنەوەی باخچەی شەیدان لەگەڵ دانانی بەردی بناغی بۆ باخچەی پێشمەرگە و لەگەڵ دەستپێکردنی هەڵمەتێکی نەمامناشتنی کە لە ڕۆژانی پێشتردا چەند سەد نەمامێکمان ناشتووە ئەمڕۆژ تاوکەری ئەو هەڵمەتا بین. ئێمە لێرەوە بەڵێن ئەدەین تا بتوانین خزمەت بکەین بە تایبەتی خزمەت بە شارۆچکە خۆشەویستەکەمان و وەفادار بین بۆ خوێنی شەیدان و ئەو خەباتی کە لە ساڵانی پێشوو داکراوە. ئێمە وەکو کچانیانی وەرزشی دوکان هەفتەی ڕابردوو بەشداریمان کرد لە دەورەیەک لە شاری سلێمانی، توانیمان پلەی دووەم بەدەست بهێنین و ئەمڕۆ لە ڕۆژی 8 مارسدا ئەو خەڵاتەمان بە شایانی بەڕێز قایمقامی قەزای دوکان زانی و پێشکەشمان کرد. سپاسی قایمقامی قەزای دوکان و یانی وەرزشی دوکان و سەرجەم ئەو کەساناکەی کە هاوکارمان بوون.